کاری پۆلی هەشتەمی بنەڕەتی لاپەڕا 136 بابەتی ئەگەری تاقیکردنەوەی. لێرە زۆر باشە ئەمن ئەو یاسایی بزانم ئەگەر یەکسانە بە نزیکەی ژمارەی جارەکانی ڕوودانی ڕووداوێک دابەش ژمارەی هەموو هەوڵەکان. ئێستا بینە لای ڕاهێنانەکان. پرسیاری ژمارە 1 لە مەشقکردنی تیر و کەواندا شاهین لە 25 هاویشتن 14 جار ئامانجی پێکا. ئایا ئەگەری تاقیکردنەوەی چەندە بۆ ئەوەی شاهین لە هاویشتنی دواتردا ئامانجەکە بپێکێت؟ وەڵامەکەت بە شێوەی کرد یەکەم جار، دوایە بە شێوەی ژمارەی دەی، پاشان بە شێوەی ڕێژەی سەدی بنووسە. پرسیارێکی زۆر ئاسانە. لە 25 جار 14 جار ئامانجی پێکایە. لێرە دەنووسم تیر و کەوان. تیر و کەوانیشیان ئامانجەکەی دەپێکی یان نا، یەک لە دوانە. هەموو هەوڵەکان 25 دانەیە. ئەگەر ئامانجەکەی پێکا بۆ وێنە پیتی پ، ئەگەر ئامانجەکەی نەپێکا پیتی ن. لە 25 جار 14 جار توانی ئامانجەکە بینیتە دی. وەڵامەکە ئەگەری ئامانج پێکان ئەوها یان دەنووسین ئەگەر یان تەنیا دەنووسین پیتی یان وشەی یان دوو پیتی ئە. ئامانج پێکانی تیر و کەوان 14 دابەش 25. ئەوە بە شێوەی کرد. بە شێوەی ژمارەی دەی باشترە ئەمن ژێرەی ئەو کەرتەی بکەمە 100 چونکە ئاسانە. کو دەیکەمە 100 ئەگەر هاتوو 25م لێکدا لەگەڵ ژمارە 4. بێگومان سەرەی کەرتەکەش لێک دەدەم لەگەڵ 4. یەکسانە با لێرە بووە 100، لێرە بووە 4 جار 4 16، 4 جار 1 4 یەکیش 5. 56 لە 100 ئەوە کوبی کەمە ژمارەی دەی وەکو خۆی دەینووسم وەکو خینەوەکەم. 56 لە 100 ئەوە وەکو ژمارەی دەی نووسیم. 56 لە 100 وەکو ڕێژەی سەدی کو دەینووسم یان دەنووسم 56 لە 100 ئەوها تەواو ڕێژەی سەدیە، دەتوانم ڕەنگە ئەوهاش بینووسم 56 لە 100 ئەوهاش دەبی. نازام کامە دەنووسرێ لە کوردستان، ڕەنگە زیاتر ئەوها بنووسرێ. پرسیاری ژمارە 2 ڕۆژنامە نووسێک ڕاپرسیەکی ئەنجامدا لە نێو 75 کەس دەربارەی پاڵێ و راوانی هەڵبژاردنەکانی پەرلەمان. لەو 75ەی 40 کەس وتیان کە دەنگ دەدەن بە لیندا. پرسیاری ژمارە 1 ئەگەری تاقیکردنەوەی چەندە کە کەسی دواتر ئەویش دەنگ بدا بە لیندا. ژمارەی هەموو هەوڵەکان 75. لەو 75ەی 40 کەس دەنگ دەدا. واتە ئەگەری دەنگدان بە لیندا دیسان دەتوانین بنووسین وەکو لێرە نووسیمان ئەگەری ئامانج پێکان، لێرەش ئەگەری دەنگدان بە لیندا یەکسانە بە 40 دابەش 75. دەتوانین ئەو ڕێژەی کورتکەینەوە سادەیکەین، هەردوو لای دابەشی 5 کەین، سەرە و ژێرە. 40 دابەش 5 8، 75 دابەش 5 7 دابەش 5 1 دەمینێتەوە 2، 25 دابەش 5 5. وەکو کرد ئەوها بینووسین 8 لە 15 چونکە نەنووسرایە وەکو ژمارەی دەی یان وەکو ڕێژەی سەدی، کەواتە لێرە ئەمن دەتوانم بە کەیفی خۆم بە جۆرەك لە جۆرەکان بینووسم. ئەوە وەڵامەکی باش دەبی 8 لە 15.
ئەگەرەکە 8/15. بەشی ب ئەگەری تاقیکردنەوەی چەندە کە کەسی دواتر دەنگ نەدات بە لیندا. لێرە دەنگ بدات و دەنگ نەدات تەواوکەری یەکترینە. واتە ئەمن ئەگەر زانیم لە 15 کەس 8 کەس دەنگ بە لیندەی دەدا، یەکسەر دەزانم تەواوکەری ئەو کەرتەی چەندە. تەواوکەر واتە ئەگەر کۆم کردەوە لەگەڵ 15 8 لێ بڕوە یەکسانە بە 7. واتە ئەو کەسانەی کە دەنگ نادەن بە لیندا لە 15 کەس 7 کەسن. تەواوکەرەکە 7/15 چونکە بە یەکەوە هەردوو کەرتەکە دەکا 15/15 کە دەکا 100/100 کە دەکا یەکی تەواو. کەواتە ئەوها دەنووسین ئەگەری دەنگ نەدان بە لیندا. لێرە بە 2-3 جۆر دەتوانین ژمارەکەی یان کەرتەکەی بزانین. یەک لەوانە ڕەنگە ئەمن 15/15 بینم، 8/15 لێکەم کەمەوە یەکسان دەبی بە 7/15. کەواتە وەڵامەکە 7/15. ڕاهێنانی ئازاد. پرسیاری ژمارە 3. لە مەشقکردنی یاری باسکەدا زانا لە 30 هاویشتندا 13 گۆڵی کرد. ئایا ئەگەری تاقیکردنەوەی چەندە بۆ ئەوەی زانا لە هاویشتنی دواتردا دیسان گۆڵ بکات؟ وەڵامەکەت بە شێوەی کەرت و ژمارەی دەیی و ڕێژەی سەدی بنووسە. لێرە دەنووسین ئەگەری تاقیکردنەوەی کە گۆڵکردن گۆڵ بکات یەکسانە بە 13 10/30. ئەوە بە شێوەی کرد. کورتکردنەوەش نییە. بە شێوەی ژمارەی دەیی لێرە هیچ لە ژمارەکان نەسەرە نەژێرە، ئەوەندە ئاسان نییە. یان دەبی بژمێر بەکاربینم یان دەبی 13 10/30 بکەم. 13 10/30 0 فاریزە 130 10/30. ڕەنگە 4 یان 3 با 4 دانێ بزانم کووە. 4 جاران 3 12. 130 کەم 120 یەکسانە بە 10. دیسان سفرەکی دادەنین. 100 10/30 یەکسانە بە 3. 3 جار 3 9. دیسان دەمینێتەوە داوە هەتا دوایی هیچ کۆتایی نایە. کەواتە بە نزیکەی وەکو ژمارەی دەیی 0 4 3 بە نزیکەی. ئەوها ڕەنگە لێرەش هەر بە نزیکەی بی. وەکو ڕێژەی سەدی کو بینووسم ڕەنگە ئەوها بینووسم 43/100. یان وەکو ڕێژەی سەدی ئەوهاش دەینووسم 43/100. ئەوە وەکو ڕێژەی سەدی. پرسیاری ژمارە 4. لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا هیوا هەموو ڕۆژێ ژمارەی ئەوانەی تۆمار دەکرد کە دوای نیوەڕۆ سەردانی کتێبخانەی گشتیان دەکرد. بۆی دەرکەوت کە 50 کەس یان زیاتر سەردانی کتێبخانەکەیان کردووە دوای نیوەڕۆ لە 9 ڕۆژدا لە نێو 14 ڕۆژدا. کەواتە 14 ڕۆژ سەیری کرد، دیتی 9 ڕۆژ لەو 14 ڕۆژەی ئەوانەی دێن سەردانی کتێبخانەی دەکەن زیاترن لە 50 کەس یان 50 کەسن. ئایا ئەگەری تاقیکردنەوەی چەندە بۆ ئەوەی 50 کەسیان زیاتر دوای نیوەڕۆ سەردانی کتێبخانەکە بکەن لە ڕۆژی 15هەمدا؟ دەنووسین ئەگەری سەردان یەکسانە بە 9 10/14. هیچ کورتکردنەوەش نییە، هەر ئەوها دەیهێڵینەوە. نەنووسرایە کوبی نووسە، کەواتە ئەوە باشە وەکو کرد. پرسیاری ب. ئایا ئەگەری تاقیکردنەوەی چەندە بۆ ئەوەی لە 50 کەس کەمتر؟ لێرە کەمتر و زیاتر تەواوکەری یەکترینە. کەوابوو ئەگەر لە 14 کەسی
لە 14 ڕۆژی 9 ڕۆژ ئەدی تەواو کەرەکە چییە هەتا ببیتە یەکی تەواو 14 لێرە ئەو 14 کەم 9 14 کەم 9 واتە 5 ئەو دەبیتە یەکی تەواو. واتە ئەگەری ئەوەی کە لە 50 کەس کەمتر بێتن سەردانی بکە کەمتر لە 50 ئەگەرەکە 5 بە نزیکەی 5 لە 14 تەواوکەری یەکترینە هەتا ببیتە 100% یان یەکی تەواو. ڕاهێنان و جێبەجێکردن. پرسیاری 5 لە مەشقکردنێکی بازداندا هاوڕێ لە 10 بازدان 4 جار توانی بە بەرزایی 2 مەتر باز بدا. ئەگەری تاقیکردنەوەی چەندە بۆ ئەوەی هاوڕێ 2 مەتر باز بدا لە بازدانی دواتر. لێرەش هەروە ئەگەری بازدانی 2 مەتری یەکسانە بە نزیکەی 4 لە 10. بەڵام دەتوانم کورتکردنەوە بکەم لە مابینی سەرە و ژێرە 2 لە 5. پرسیاری ژمارە 6 مریەم لە یەکێک لە مۆزەخانەکاندا پێشوازی لە میوانەکان دەکا. لە نێو 25 میوانی یەکەم کە هاتنە ژوورەوە تێبینی ئەوەی کرد کە 16یان لەو 25 کەسەی 16یان چاکەتی لەبەر بوو یان لەبەرە 9یان کراس. ئایا ئەگەری تاقیکردنەوەی کە میوانی دواتر چاکەتی لەبەر بێت چەندە؟ ئەگەری تاقیکردنەوەی بۆ چاکەت یەکسانە بە نزیکەی لە 25 کەسی چەندیان چاکەتی لەبەر بوو 16. هەر ئەوهاش دەیهێڵینەوە 16 لە 25 ئەگەرەکە. پرسیاری ژمارە 7 دینا چاودێری ئەو باڵندانەی دەکرد کە ڕوویان لە باخچەکەی دەکرد لە حوزەیران. 12 ڕۆژ کەناری بینی لەو مانگەدا. ئایا ئەگەری تاقیکردنەوەی ئەوەی کە دینا کەناری ببینێ لە ڕۆژی یەکی تەمووزدا چەندە؟ ڕەنگە تۆزێک زەحمەت بی چونکە باسی حوزەیران و تەمووز و ئەو کەسەکی نەزانی مانجی 6 چەند ڕۆژە ڕەنگە نەتوانی وەڵامی ئەو پرسیارەی بە باشی بداتەوە لەبەر هەندێک پێویستە بزانین ڕۆژەکانی مانگەکان چەندە. مانجی 1 31 ڕۆژە، مانجی 2 یان 28 یان 29 دەنووسم 28، مانجی 3 31 ڕۆژە، مانجی 4 30 ڕۆژە، مانجی 5 31 ڕۆژە، مانجی 6 30 ڕۆژە، مانجی 7 31 ڕۆژە، مانجی 8 ئەویش 31 ڕۆژە، 9 30 10 31 11 30 12 31. ئەگەر تەمەشاکەین مانگەک نامانگەک یان 30 یان 31 تەنیا ئەو دوو مانگانە لە تەنیشتێک هەردووچیان 31-ن، هەروەها مانجی 12 و مانجی 1 کە لە دوای یەک دێن ئەوانیش 31-ن. مانجی 2 28 و 29 ئەوە مانگەکی تایبەتە. لێرە حوزەیران مەبەستیان مانجی 6، ئەگەری دیتنی باڵندا لە مانجی 6 یەکسانە بە چەند جار دیتی 12 لە 30 ڕۆژ. ئەو ئەگەرە دەتوانم کورتکردنەوەی بکەم لە مابینی سەرەی کەرتەکە و ژێرەی کەرتەکەی هەردوو لای دابەشی 2 بکەم 6 لە 15، دیسان هەردوو لای دابەشی 3 بکەم 2 لە 5. ئەوە ئەگەرەکەیە بە نزیکەی. پرسیاری ژمارە 8 لاڤین بینی ئەگەری تاقیکردنەوەی کە بە بانگی کەڵەشێر بەخەبەر بێ لە نێوان 5 و 6 بەیانی دەکاتە 8 لە 11. ئەو ڕێژە سەدیە چەندە بۆ ئەوەی لاڤین بە بانگی کەڵەشێر خەبەری نەبێتەوە؟ ئەوە زۆر گرنگە
خەبەری بێتەوە یان خەبەری نەبێتەوە لە نێوان 5 و 6. دوو ڕووداوی تەواوکەری یەکترینە. خەبەری بێتەوە بە دەنجی کەڵەشێر 8 لە 11. خەبەری نەبێتەوە چەندە؟ لێرە دەبی دیسان 11 بنووسمەوە، 11ش 8 لێ بڕوە یەکسانە بە 3. ئەگەری خەبەری نەبێتەوە یەکسانە بە نزیکەی 3 لە 11. بەڵام ئەوە ڕێژەی سەدی نییە. هەتا ڕێژەی سەدی ببینمەوە ناچارم 3 دابەشی 11 بکەم. 30 دابەشی 11 یەکسانە بە 2، 2 جار 11 22، دا کەم 2 یەکسانە بە 8، سفرەک لێرە 8 دابەشی 11 7، 7 جار 11 77، دا کەم 7 یەکسانە بە 3 سفر، دیسان دەبیتەوە 2، دیسان دەبیتەوە 7 و هەتا دوایی، کەواتە ئەمن لە جێیەک لە جێیەکان ڕادەوەستم، ڕەنگە بنووسم 0.27 لە 100 و ئەوها بینووسم. ئەگەرەکە یەکسانە بە نزیکەی 27 لە 100. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە، هەتا ئەوانەیەکی نوێ هەر بژی.